هاوڵاتی و شۆفێر و سەرنشین و قوربانی و کەسوکاریان چاوەڕوان بوون حکومەت لە ڕێگەی وەزارەتی ئاوەدانکردنەوە و ڕێگاوبانی سلێمانیەوە شەقامە ماندووە ڕۆحکێشەکەی دەربەندیخان سلێمانی نۆژەم بکاتەوە و کۆتایی بە ڕێگا دووساییدەکەی سنوورەکە بهێنێت. بەڵام وەزارەتی ناوبراو بە تەرخانکردنی 187 ملیۆن دینار کە بەرامبەرە بە 127,000 دۆلار تونێلی دەربەندیخان نۆژەن دەکاتەوە. تونێلە 600 مەتریقی دەربەندیخان کاری بۆ یەکردن و چیمەنتۆکردنی شەقامەکە و ڕووناکی و هێڵکاری بۆ ئەنجام دەدرێت و بڕیارە زیاتر لە مانگێک بخایەنێت. ئەو زانیارە لە ئامادەکردنایە خۆ دەرخستەکە بەپێی دووسایت تر ئیشی دیاکراوە بەس ئەوەی کە ئێستا وەستاوە ئیشەکە لەبەرەوەی کە پرۆژەکە تەرخانکردنی پارەیە بێ بودجەیەکی وێ کە بتوانیتەوە ئەو پرۆژەیە جێبەجێ بکەیت. لە ئێستادا ئەو بڕەپارەیە تەرخان نەکراوە بۆ پرۆژەکە تا بتوانن تەکمیلیکەن بە دووسایتکردنی ڕێگای لە بینی وارماوە بۆ دەربەندیخان. شۆفێرانیش دەڵێن بەکارهێنانی شاخی ئیمام محەممەد و ناوتاقان لە بری تونێلەکە ڕووداوە هاتوچۆکان زۆر زیاتر و مەترسیدارتر دەکات. ڕێگەکە خۆتان نەیبینین چەنە ناڕەحەت و چەنە ناخۆشە هەر لە کەلار دەرەجی هەتاگەی دەزەڕایەن یعنی بەڕاستی تەواو ئیزعاجەوی تەواو بێتاقەتەوی سیارە داغانەکە وێرانێکە و داواکاریشین ئەم تونێلەکەم زوو بکرێتەوە. ئێستاوەتە سیارە لەو سەرۆ نایڵن سیارەی گەورە بێت ئەوێ بڕوا لە جادەی سۆڵەوە بڕە ئەوێش خۆتان بڕۆن سەیرکەن بزانە چۆنە یعنی هەرچی ناڕەحەتی و ناخۆشیە گشتی بەڕاستی ڕوبەڕووی سایاقترێلەکانەوێتەوە. چەندێک لە مردنە ترسمەوە لەوە ترسمە دەمە ناو تونێلەکە خوایە گیان دەرچم هەرچی جارێکی من ناو تونێلەکە شایەتمان تێرم ئیتر ئەوە هیچ ئەم ڕێگای هەر پێڵێن ڕێگەی مەرگ بە تایبەت کەلار بۆ سلێمانی بە تایبەت ئەو ڕێگەی مەیدانە قەناعەتم پێ بکە ئەگەر 50 سەعات سایاقی بکەمەوە نێو تۆزەی مەیدان و کەلارە عەزیەتمان نادا. بەشێک لە شۆفێران چاوەڕوان بوون دەواازەی تونێلەکە لە ئاڕاستی سلێمانی و فراوانتر بکرێت چونکە لە ماوەی ڕابردوودا بەهۆی سەختی شوێنەکە چەندین ئۆتۆمبیلی بار هەڵگر گڕیان گرتبوو. بەڵام بەپێی زانیاریەکانی پەیام لەم هەڵمەتە نوێی ڕێگاوبانی سلێمانی هیچ پارەیەک بۆ ئەو مەبەستە تەرخان نەکراوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.